ئێستادا ئەو پێکدادانی مەذهبی کە بوونی هەیە و پێکدادان لە نێوان وڵاتانی ناوچەکەدا و هەروایە ئێمە تەحەدایەکی ترمان لە بەردەمدا ئەویش ئەو تێڕوانینەیە کە تەواوی جیهان تەماشای ئێمە دەکات ئێمە کە وا تەماشامان دەکەن کە ئێمە وڵاتی ئاشتینن بەڵکو وڵاتی جەنگین ئێمە وڵاتی برایەتینن بەڵکو وڵاتی یەکتر کوژی و تیرۆرین ئەو تەحەدیانەی کە بوونیان هەن پێویستە ئێمە ئەمڕۆ وەڵامی بدەینەوە وەڵاممان بۆیان هەبێ خوای گەورە توانە و پێک توانای زۆر باش پێبەخشەوەی ئێمە دەتوانین لە ناوەندی ئەم جیهانەدا بین بۆ ئەوەی پێکەوە بۆ ئەوەی دەست بەردار بین لەو جیاوازی و دووبەرەکەی کە لە نێوانماندا هەیە کە بەو شێوە دەتوانین بەرژەوەندی زیاتر بۆ گەلی خۆمان و ناوچەکە و تەواوی کۆمەڵگاکانمان بەدی بێنن ئەو تەحەدیانە پێویستە ڕوبەڕووی ببینەوە ئێمە لە ئێستادا لە عێراق ئەو پێکدادان و دشێکیانە زۆر دەبینین نەک تەنها لە قسەدا نەک تەنها لە ڕاگەیانەکان بەڵکو لەو بکوژ و کوشتارێکە بۆنی هەیە ئەو تا بەتاڵی لەو ئەو وتانەی کە هەن زۆر خەتەرترن لەو مەترسیدارترن لەو قسانێکێکن ژەهر لەو لاولا دەڕێژرێ بۆ ئەوەی جەنگی پێکدادانی تائیفی و ئاینی و مەزەبی دروست بکرێت کامە دواتر دەبنە هۆی جەنگ و پێکدادان سووریا لە سووریاوە داعش پێکهێنرا و دروستکرا و دەکرێت ئەو بیرە تۆندڕەوە زۆر مەترسیدارە پاشکەوتووە سنوورەکانی سووریای بڕی و هاوڵاتیانی ئێمەی کوشت و ژمارێکی زۆر لە خەڵکی ئێمەی ئەوەرە کرد داعش درۆ و دەلەسە دروست دەکاوە پیشان دەکا و ئەوان پشتیوانی لە گەلی سوننا دەکەن واقعەکە وەکو دەبینن گەلی سوننا دەکوژێت و لە شار و شارۆچکەکانی خۆیان دەریان دەکا و ماڵ و وێرانیان دەکات ئێمە لە عێراقدا سوپاس بۆخوا زۆر جیاوازی دەکەین لە جیاکاری ناکەین لە نێوان ئەو لەسەر بنەمای تائیفی و نەژادی و ئاینی و هەموو ئەوانەی کە لە عێراقن لە باکووری عێراق لە دیا لە هەموو گەلی عێراقن ئیتر لە سەلاحەدین و لە هەموو ناوچەکانی تر هەمووان پێکەوە لەگەڵ پێشمەرگەی کوردەکان لە باکووری عێراق لە باشوور هەمووان پێکەوە پارێزگاری لە پیرۆزیەکانی ئەم وڵاتە دەکەن لە هەر شوێنێک بێ هاوڵاتیان دەپارێزن ئەوانەی کە لە ئەنبارن ئێمە نامانەوێتە ئەو زمانە بەکاربێن هەندێک جار کەسانێک وامان ناچارمان دەکەن کە هەندێک قسە بکەین ئەوانەی کە لە ئەنبارن سونەن بە هەمان شێوە لەگەڵ حەشتی شەعبی بوون شان بە شانی هێزە جەکدارەکانی ئێمە دژ بە داعش جەنگاون لەگەڵ پۆلیسی ناوخۆ و دژە تیرۆری عێراقی هەمووان ناوچەکانیان ئازادکردووە لە دەستی داعش و لە پیس و چەپەڵەی داعشیان پاک کردوێتەوە بەڵام باوەڕم پێ بکەن کە ئەم گەلە پێویستە بخوێنێتەوە زیاتر سەرنجە بێ ئەو جیاوازیانەی لە نێوان وڵاتاندا هەیە کە هەموو چەکەکان بەکاردێ چەک و پێکدادانی تائیفی لە نێوان وڵاتاندا بەکاردێنرێ هەر ئەوەشەکە بینیومانە کە ئەوەی کە لە سووریا دەبینرێ چی بەدیهات نابێت سەرنجێکمان لەسەر دۆخی سووریا بە لە دوای چەند ساڵێک لە جەنگ و خوێن لە سووریا ئێمە نەگەیشتون بەو ئاسەی کە هیواکانی گەل بەدی بێنێن وای گەورە کاتێک بەرپرسیارەتی دەخاتە سەرشانی بەرپرسێکەوە بەرپرسیارەتی لە ئاستۆیدا لە بەرامبەر گەلدا پێویستە ژیانێکی سەلامەت و سەقامگیریان بۆ بەدی بێنێ بە یەک چاو تەماشای هاوڵاتیان بکە بەڵام کاتێک دەگەینە ئەم دۆخە برسێتی و ئەو ئاوارەی کە دروست دەبێ ئەو هەڕەشە ناوخۆی و دەریچانەی لە سووریا هەیە
کاتێک دەبینین گەلی سووریا ناخوێندن بیان ماوە ئەوە دۆخێکی ئەو خوێن ڕێژەی کە بوونیە ئایا ئەوە بەرپرسیارەتی ئێمەیە وەکو مسلمانێک دەکرێت ئێمە خۆمان ڕزگار بکەین لەو بەرپرسیارەتی کە لە ئەستۆماندایە بەرامبەر گەل و هاوڵاتیانمان سوپاس بۆ خۆیان ئەمە توانی ومانە کە زۆرێک لە ناوچەکان کۆنتترۆل بکەین و پێکەوە دەست بخەینە ناو دەست یەکتر و ڕوبەڕووی داعش بێنەوە بە هەماشەوە حکومێکی باش ئەنجام ئەدەین حکومڕانێکی باش ئەنجام دەدەین هەرچەند تاوەکو ئێستا ئەنجاممان نەداوە و ئێمە تەحەدای زۆر هەیە لە بەردەم ئێمەدا بەتایبەت لە وڵاتەکەماندا بەهۆی دابەزین و داڕمانی نرخینەوتەوە بەڵام ئێمە هەروە لە سەرزەویشدا ڕوبەڕووی داعش دەبینەوە تەنها عێراقیەکان دژ بە داعش ناجەنگن بەڵکو هاوپەیمانان هەیە لەناو هاوپەیمانی نێودەوڵەتیە بەڵام ئەوە تەحەدیەکی زۆر گەورەیە لە بەردەم ئێمەدا بەڵام ئەوانەی کە لە بەڕاستی سەربازن لە عێراقدا تەنها عێراقیەکانن نەکەوەی سەربازی بیانن ئێمە زۆر سوپاس و پێشوازی لە هەموو وڵاتانی ناوچەکەین لەو پشتیوانیانەی کە بۆ گەلی عێراقی دەکەن بۆ ڕوبەڕووبوونەوەی داعش لە ڕووی یارمەتی سەربازی چەکداری و هەروەها لە ڕووی هێرشی ئاسمانیەوە هەروەها هێرش ئاسمانیەکانیش سوپاس بۆخوا ئێمە وەکو عێراق پێشکەوتنمان بەدی هاتووە و هێزە ئاسمانیەکان و فڕۆکە ئاسمانیەکانی نزیکەی نیوەی هێرشە ئاسمانیەکان ئەنجامەدا کە پێویستمان پێ هەیە ئێمە توانیومانە بە هەماهنگی و هەریکاری نێوان یەکترمان برایەتیمان توانیومانە ئەو دەستکەوتانەمان هەبێت بەڵام ئەمڕۆ لە دوای کۆنتترۆلکردنەوەی ڕوومادی لە ئێستادا لە دوای ئەوەی کە شکستمان بە داعش هێنا زۆر سەرکەوتو بین بەسەریاندا وە دەبینین کە چۆن ناوچەکانی خۆیان جێ دەیهێڵن ئێمە لەولاولا دەنگێک دەبیستین کە دەیانەوێت بگەڕێنەوە بۆ بگەڕێنەوە بۆ چوارگەشەی سەرەتاکەویش جەنگی تائیفیە بەڵام دەمەوێت بڵام کە ئەو دەستکەوتنانەی بەدیمانە هێن ئەوە هەرگیز ڕێگە نادەین کە دەنگی تائیفیەت دروست ببێتەوە ئێمە ڕێز لە بیر بۆ چوونە جیاوازەکان و جیاوازەکان دەگرین و دەنگی جیاوازە لە عێراقدا لەوانەیە هەندێک دەنگی دژ بە ئۆپۆزیسیۆنی حکوومەت یاخود پشتیوانی حکوومەت ئێمە شاناسی بۆ دەکەین کە ئەو جیاوازیان هەیەن ناک ڕەخنەگرتن بێگومان پێشکەوتنی زیاتر بەدی دێت و هیوادارین لە تەواوی وڵاتانی مسلماندا ئازادی بوونی هەبێ بەڵام ئەو ئازادیە مانای نابەرپرسیارەتی نییە نابێت نابەرپرسیارەتی هەبێت پێویستە ئێمە بەرپرسیار بین لە بەرامبەر ئەوەی کە دەیڵێین و دەیکەین ئەنجامی ئەدەین باڵیۆز بەخێراتنی هەموو دڵخۆشین بە ئامادەی ئەو باڵێزانەی کە بوونیان هەیە بەڵام پێویستە هەموو ئەوانەی کە لە عێراقدا هەن پێویستە ڕێز لە یەک پارچەی خاکی عێراق بگیرێت نابێت ڕێگە بدەین بە کوژرانی زیاتری عێراقیەکان لە ئێستادا بە خوێنێکی ساردەوە گەلە عێراقیەکان خۆیان کوشت دەدەن کە لە تەواوی وڵاتانی جیانەوە هەندێک چەکدار هاتوون کە بەناوی جیهادەوە ئایا جیهاد دژ بە خەڵکی بێ داوان دەکەن دژ بە خوێنکارانی ئەوانەی کە دەچنە سەر خوێندنگا ئەو کرێکارانەی کە بە دوای بڕێک لە خۆراکەوەن ئایا ئەوە جیهادە ئایا ئەوە لە چ شەرع و ئاین و قانونێ و یاسایەکدا ئەمە بوونی هەیە ئێمە لە ئێستادا لە عێراق هیچ کێشەکە تەنها کێشەی عێراق نییە ئەوەی کە داعشە بەڵکو داعش لە دەرەوەی سنوورەکانی عێراقەوە هاتووە عێراقیەکان بڕیاریان داوە بۆی کە دژ بە داعش بجەنگن بەڵام زۆرینەی چەکدارانی بووکوژ و سەربڕەکانی داعش هەموو خەڵکانی بیانین لە دەرەوە هاتوون چەکداری بیانین لە وڵاتانی ئیسلامی تر و لە وڵاتانی ئەوروپاوە هاتوون لە ڕێگەی خاکی وڵاتانی ترەوە دێنە عێراقەوە ئەمە ڕێگە نادەین بۆ هێشتا داعش
وێنی عراقیەکان دەمژێ و سامانی عراق دەبا بۆ ئەوەی بەردەوامی بدا بەو کارانەی کە ئەنجامیەدا و گەلی بێتاوانە کوژێت. ئەوەش جەنگێک و